اگر قل خواردی بێ سەربی خواارد بێ با بنێشی کوردی ئەسلی هەرسیەکەی سڵاو لێ بێ باشی ئەو مەجەڵە گەورەی لێردانەوەم پێ سڵاو لەوێژ بە خێراتنتانەکەم ئێمە وەکو بڕاندی خۆماڵی کەش کە کارگەیەکی بەرهەمە خۆماڵەکانمان هەیە لە شاری هەڵەبجە هاتوین تەم فیستیڤاڵی هەولێر بۆ ناساندنی بەرهەمەکانمان بۆەوەی کە خەڵکی هەولێر بەڕاستی زۆر حەزی بە بەرهەمی خۆماڵی 100% سروشتی هەیە ئێمەش لەبەرێکی ئیشەکەمان لەناو بەرهەمی خۆماڵیە هاتوین بە بەرچاو خۆیانەوە لێرە لە فیستیڤاڵەکە بەرهەمێکی لە بەرهەمەکانمان کە بنێشتی کوردیە بە بەرچاو خۆیان و ئەم بەرهەمە دروستەکەین هەتاوەکو زیاتر دڵنیا بنەوە لە کوالیتی و لە ئەسڵێتی بنێشتەکە چونکە ماوەی لەمە پێش ئەوترا کە بنێشی سینی هەیە و ئێمەی کورد تەنها بنێشتەکەمان هەبوو ئەویشمان نەما و ئێمە هاتوین ئەومان گەڕانەوەتەوە کە بنێشتی کوردی نازنامە و چیرۆکی وڵاتی کووردە هاتوین بە بەرچاو خەڵکەوە بوو ئەوەی کە ببینن چۆن بنێشتی کوردی دروستەکرێ لێرە بە بەرچاو خۆیان دروستەکەین. باشە ئەو بنیشتەکە لە کوێ دێنن هەر دارەکانی هەڵەبجەیان لە شوێنی دیکە دێنن بەڵێ ئێمە لە زۆربەی ناوچەکانی کوردستان ناوچە شاخەکانی خۆمان هەمووی پڕبەرەکەتە داری قەزوانی زۆر لێ لە وەرزی هاوینە قەدی ئەو دار قەزوانە بریندارەکرێ بۆ وەرگرتنی ئەو شیلەی کە ئێمە ناومان ناو ئاڵتوونی سەوز بەڕاستی بێجگەوەی کە بنێشتەکەی لێ دروستەکرێ وەکو چارەسەرێک ئەمە ئیسە بە چەند پاکێجینێک کردومان وەکو چارەسەرێک بۆ کێشەکانی بەکتریای مەعیدە بۆ برینی مەعیدە بۆ کێشەی قەبزی بەڕاستی ئێستا خەڵکی زۆر داواکاری لەسەر داوایەکان سوپاس وەکو چارەسەر بەکارێت باشە ئەمەیان عەفو ئەمەیان هەر وەکو بنیشتیان ئاوە چۆن دەیخۆیەوە ئەمە شیلی بنێشە تاڵە شیلەکەی باشە تەنها بنیشت و ئەم پێ دروستەکەی یاخود شتی دیکەشیە چۆن ئەمە شیلی بنێشە تاڵە ئەمە ڕێک شیلی دار قەزوانەکەیە بە کوڵاندنی ئەم شیلەیە لەگەڵ ئاو کە بەم شێوازەی خەڵکی بینێ بە بەرچاوی دروستیەکەین ئەبێت ئەم بنێشتە کوردیە ئەبێت ئەم بنێشتە کوردی ئێستا ئاوا حازرە بۆ خواردن بۆ جوین نەبنووسێ بە نانتەوە نەدانیش عەزێت بە ئەم بنێشتی کوردی ئەسڵێ بەبێ مەواد ئەمەیان چی لەگەڵ کوڵاندنی ئەم بنێشە تاڵە لە کۆتایەکە ئەم ئایا بنێشە دەرەچێ ناڵم بنێژەوەی خێر و بەرەکەتە ئەم ئایا بنێشتە بۆ قۆڵۆن بۆ کەسانی ترشەڵۆکی مەعیدەیانەیە بۆ ئینتیابال ماشەڵڵا خەڵکی زۆر ئیسفادەی لێ کردووە سوپاس و خوا بەم شێواز و پاکێجینەی ئێمە ئەیخینە بازاڕەکانیشە بۆی هەمیشە بۆ کڕارەکان بەردەست بێ ئەمەیان چێ وەکو دەرکە حەبەیە ئەوە هەر ئەم بنێشە تاڵەیە بۆی کە ئەم شێوازی شیلەکەی تۆزێ ناڕەحەتەکە لە گاری خواردنیە بنووسێ بەدەست و دەمتەوەی زعاجەکە کردومانەتە کەپسولە بەم شێوازە حازرە بەیانیان پێش ناخواردن دوو دانی لێ بخۆ بە ئیزنی خوا زۆر ئیسفادەیە باشە جیالەوە هاوڵاتی یان کەسێکە دەیخوا چۆن بزانێ ئەم بنیشتە ئەسڵە یاخود دەستکاری کراوە هیچ تایبەتمەندێک شتێکی هەیە بەڵێ بەڕاستی کەسێ مەگەر زۆر شارەزا بێ یا زۆر تەجروبەی لەگەڵ بنێشت خواردن هەبێت جای بکاتەوە بنێشتی کوردی ئەسلی کە ئەیخۆی ڕاستەخۆ تەسیل لەسەر مەعیدە دەگا ینی ئەگەر قەل خواردی بێ سەربی خواارد بێ بە بنێشتی کوردی ئەسلی هەرسیەکەی بەس بنێشتەکانی بازار وەکو شکل و شێوە ئەستورە کە ئەی خۆی دوو لە ڕوتۆ دەمە پڕە بێ لە کەف و لە هین ئەبێ جارێ تامی ترشی هەبێت تفیکی بکەیتەوە بۆی کە ئەو تامەی بڕۆ ئەنجاوکم ئەوی تری وەکو لاسی گوایە ینی کەی خۆی وەکو لاسیکە بەس بنێشتی کوردی ئەسلی لەگەڵ خواردنیە ڕێک مەعیدە دیساحەت پێەکە برای گەورەمە خوا بەخێرن سەر چاوم